لێکێک لە بەهێزترین یاریەکانی هەفتەی سێزدەم و پێش کۆتایی خولی نایبی کوردستان لە کۆمەڵی دووەم ئاڕەڕات لەسەر یارگەی خۆی لە شارۆچکەی پیرمام میوانداری دەربەندیخانی کرد. لا نیوە یەکەم یانەی ئاڕات باشتر دەردەکەوت و ئامانجی تۆمارکردنی گۆڵ و سەرکەوتنی لە یاریەکە هەبوو. لە خولەکی 35 ڕابەر خالی تۆپێکی بۆ شەوکەت محەممەدی هاوڕێی بەرز کردەوە و ئەویش گۆڵی یەکەمی ئاڕەڕاتی پێ تۆمار کرد. لا نیوەی دووەم یاریەکە دەربەندیخان دەستی بە سەرپانتایی یاریگادا گرت و هەموو هەوڵەکانی خۆی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە خستەگەڕ. لە خولەکی 66 دیار عەلی ناسراو بە حەمکە پاسێکی لە شوانە قادر وەرگرت و گۆڵی یەکسانی بۆ دەربەندیخان تۆمار کردەوە. یاریەکە با گۆڵێک بۆ هەر لایەکیان و بە یەکسانی بە کۆتا هات. ئێمە بەشەیەکی گشتی بەڕاستی لە ئەنجام یاریەکە ڕازی نەبوون چونکی لە یاریگای خۆمان بوو. ئێمە لە گەیم یەکەم یاریەکی باشمان کە سەیتەرەی کاملمان کردە سەر یانەی دەربەندیخان. ئەمە توانی ئەنجامەکە بە شێوازێکی تر بگۆڕینەنی بەڵام لە گەیمی دووەم یاریەکە پێچەوانە بووەوە. ئەوان چونکی بەڕاستی تومحی ئەویان زیاتر بوو لە ئێمە کە ئەوان سەرکەون بۆ قۆناغی دووەم. زیاتر مەئیش کرد لەسەر شۆتی دووەمە جام پێوانە وەزعیوانی بەدەنی باش نییە بەڕاستی پێدرێم. ئەمە گوباستە بکەن ئەو تشتایە و نقصیوان جا بوو سێ یاریزانی ئەساس گەمەنەتکردن ئەو لە هەموو لە مەسلحەتی مەبوو بەس مەستەغلال نەکرد. ئەمە پێم گوتی ئێستم پێ شۆتی یەکەم یاریزانی مە شۆتی یەکەم لە دەستی خۆدانە ینی بەڕاستی پێدرێن ینی یەک یاریزان بە قسەم نەکرد بەڕاستی پێدرێن شۆتی یەکەم هەر قسەکردن و مەشغولکردن لەگەر حەکەم لەگەر یاریسانی خۆ هەر چێشە لەو خۆ دروستکرد دەقی یەکەمە مسەیتەرم عیبیم نییە یەکسەر چێشە لەو خۆ دروستکردن نازانم. بەمەنجامە ئاڕات بە کۆکردنەوەی 16 خاڵ لە خانەی پێنجەم مایەوە و هیوای سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتوو لە دەستدا. دەربەندیخانیش بە 18 خاڵ لە خانەی چوارەمە و ئەرچی خۆی تەواو قڕس کرد بە جۆرێک دەبێت هەفتەی کۆتایی لە زاخۆ بباتەوە و چاوەڕێی شکستی هەندرێنیش بکات بەرامبەر ئاڕەڕات تاوەکو سەرکەوێت بۆ قۆناغی داهاتوو. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، پیرمام.